گفتوگۆی زیاتر دەکەم لەبارەی هەوڵەکان بۆ ڕاگەیاندنی ئاگربەست و نزیک بوونەوە لە ڕێکەوتن لە نێوان بزوتنەوەی حەماس و ئیسرائیل. بەڕێز سولەیمان بەشارەت شارەزای کاروباری فەڵەستین و ئیسرائیل ڕاستەوخۆ لە ڕامەڵڵاوە میوانی منە. بەڕێز سولەیمان زۆر بەخێر بێ بە کوردستان 24. پێتان وایە دۆخەکە ئێستا لەبار و گونجاوە بۆ ڕاگەیاندنی ئاگربەست لە نێوان حەماس و ئیسرائیل؟ نعم تحية سڵاو لە ئێوە و لە بینەرانی کوردستان 24. وا دیارە کە ئێمە لە بەردەم هەندێک گەشە سەندنی نوێداین ئەو گەشە پێ سەندنانەش هەندێک گەشتبینی پێوە دیارە، بەڵام لە پێویستە ئاگاداریش بین نەوەکو کۆس بخرێنە بەردەم ئەو هەوڵانەی کە بۆ ئاگربەست دەدرێن. تا ئێستا ئەم ئاماژەکان هەموویان بەو ئاراستەیان کە باڵێ نیازێکەیە بۆ چارەسەرکردنی کێشەی غەزە و ئیسرائیل، بەڵام پێویستە ئێمە لە نێوان ئەوەی کە ئیسرائیل پێشنیازی کردووە بۆ ئازادکردنی بارمتەکان و لە هەروەها لایەنی غەزەوە دیارە و ئاماژەکان بەو لایەن کە بەڵێ نیازێک هەیە بۆ بەرەوپێشچوون بە ئاراستەی ئەرێنی و هەروەها ئەو بارمتانەش کە بڕیارە ئازاد بکرێن لە بەرامبەردا پێویستە هاوکاری مرۆوی بگەێنرێتە کارتی غەزە و خەڵکی لە باکووری غەزە لەو مەینەتە ڕزگار بکرێت کە ماوەی چەندین مانگە تێیدا دەژین. لایەنێکی دیکەی پەیوەندی بە کشانەوەی هێزەکانی ئیسرائیلە لە غەزە. ئەمە هێشتا ئەم بابەتانە هێشتا و خەریکی تاوتوێکردن و دیراسەکردن پێویستە لە ڕۆژانی داهاتوودا چاوەڕێ دەکەیت لەوبارەیەوە بکرێت. کە پێویستە ئاگادار بین کۆسب دروست نەکرێت بۆ ئەم ئاگربەستە. پێتان وایە کێ و چی دەبێتە کۆسب و بربەست لە بەردەم ڕاگەیاندنی ئاگربەست و ڕێکەوتن لە نێوانیان؟ باڵێ هەتا ئەم ئاستا کۆسپەکان لەلایەن ئیسرائیلەوەن لەلایەن حکوومەتی بنیامین نەتانیاهۆ و کەسایەتی خودی بنیامین نەتانیاهۆیە کە ئەوە بیر دەکاتەوە ئەگەر ئەو جەنگە بوەستێت لەوانەیە لە ڕووی سیاسیەوە کاریگەری لەسەر ئایندەی ئەو بکات. بۆیە دەبێت ئەو هەوڵانە زۆر بە وریاییەوە مەمەڵەیان لەگەڵدا بکرێت و لێک تێگەیشتنەکان بە ئاراستەیەک ببرێن کە ئەم ئاگربەستە شوێنی خۆی بگرێت. لایەنێک ئەمە لایەنێکی دیکە ترسی ئەوە هەیە کە هەندێک لە هەموو زانیاریەکان ڕانەگەیەندراون. بۆ نمونە ئێمە باسی ئەوە کشانەوەی ئیسرائیل لە غەزە دەکەین، لەوانەیە ئیسرائیل تا ئەم ساتە هیچ گوتەیەکی لەو بارەیەوە نەکردووە کە بڵێت ئێمە ئەم جەنگە کۆتایی بە یەکجاری لە غەزە پێدەهێنین و دواتر هیچ گرنتیەک نییە کە ئەوان جارێکی کە دەست بە هێرشەکانیان ناکەنەوە و ئاگربەستەکان ناشکێن. پێویستە چارەسەرەکە ڕیشەیی بێت و هەروەها هەندێک گوشاریش لەلایەن نێوەندگیرانەوە هەیە بۆ چ بە ئاراستەی باش یاخود بە خراپ، چونکە لایەنگیر لە هەندوو باشە. هەر لەبارەی ینی کشانەوەی سوپای ئیسرائیلەوە بەردەوام ینی سەرکردەکانی بزوتنەوەی حەماس دەڵێن کە پێویستە ئیسرائیل بکشێتەوە، ئێمە تا ئەو کاتە هیچ ڕێکەوتنێکیان لەگەڵ ناکەین و ئیسرائیلیش دەڵێت کە ئێمە ناکشێنەوە تا کۆتایی بە حەماس نێنین، ئەم جەنگە کۆتایی نایە. پێتان وایە لەم دوو ینی ڕاوبۆچوونە دژ بەیەکەدا ئاگربەست دێت چەکایەوە؟ باڵێ لێرەدا پێشنیازێکەیە لەوانەیە کە لە نێوان ئەم دوو لایەنەدا بێت واتە ئیسرائیل و بەرەی مقاومە. یەکەمیان لەوانەیە لەو بەدەست پێ بکات کە ئیسرائیل بکشێتەوە و هێزەکانی ئیسرائیل لە چاردەورەی شارە ڕسەرەکیەکان بکشێنەوە. خاڵێکی دیکە ئەوەیە کە دەبێت زەمانەتێکی نێودەوڵەتی هەبێت بۆ لایەنی ئیسرائیل بۆ ئەوەی دڵنیایی بداتە خەڵکی غەزە کە بەڵێ جارێکی کە لە ماوەکەی 6 هەفتەیە و لەوانەیە خەڵکی غەزە گرنگی بە ئەوەندە متمانەی بە و نیازانە ئیسرائیل نەبێت. هەروەها خاڵێکی دیکەش ئەوەیە
کە نێوەندگیریەکان تا چەندە جێگەی متمانن و هەوڵەکانی لە چه ئاستێکدان کە بتوانن ئەو ئاگربەستە بگەینە شوێنی خۆی دەکرێت لە ڕێگەیەوە ئەم قۆناغا دروست بکرێت بۆ ئەوەی ئەو جەنگە بە یەکجاری بوەستێت و ئەویش لە ڕێگەی نێوەندگیران لەلایەکی دیکەشەوە لە ڕێگەی زەمانەتی باسی نێوەندگیرانت کردیانی ئەمریکا هەر لە سەرەتای ئەم جەنگەوە بەردەوام پاڵپشتیکارێکی سەرەکی ئیسرائیل بووە بەڵام ئێستا وەکو نێوەندگیرێک ڕۆڵە بینێ پێتان وایە ئەمریکا دەتوانێت چی بکات لە ئەم نێوەندگیریەدا بە تایبەت کە ئێستایانی ئیسرائیل هەڕەشەی هێرش بۆ سەر ڕەفەح دەکات کە دوایەمین ناوچەی سنووریە کە ئێستا تەواوی دانیشتوانی کەرتی غەزە لەوێ کۆبوونەتەوە. باڵێ ڕاستە کە ئەمریکا هاوپەیمانێکی سەرسەختی ئیسرائیلە هەروەها چەندین زەمینە سازی سەربازی و سیاسیشی بۆ ئەو جەنگە فراهەم کردووە بەڵام لە کۆتاییدا وا دەرکەوتووە کە ئیدارەی بایدن بە دیاریکراوی هەستی بەوە کردووە درکی بەوە کردووە کە ئەو جەنگە پێویستە بوەستێت چونکە لێرە ڕوبەڕووبوونەوەیەکی گشتگیر و سەرانسەری هەیە لە ئەنجامی ئەو هەروەها لەوانەشە هۆکارێکی دیکەی هۆژاریەکانی میسر بێت بۆ ئەمریکا بۆیە من لەو باوەڕدام کە ئێستا ئەمریکا لە نێوان دوو بژاردنیا لە نێوان بەردەوامیدان بەو جەنگە و دواتریش کە یاخۆت هەندێک بژاردەی دیکەن کە دەکرێت لە ڕێگەیەوە ئەو جەنگە بە کۆتایی بهێنرێت و لە کۆتاییشدا دەبێت ئەو جەنگە بوەستێت لە نێوان هەروە لە نێوان ئەوەی کە مەرجەکانی بەسەر ئیسرائیلدا بسەپێنێت و بڕوای من بەرژەوەندی ئەمریکا ئێستا لەوەدایە کە پێویستە و دەبێتە کارایەکێک لە کەرەوە بۆ ئیدارەی بایدن کە دەبێت هەروە زۆر گرنگە کە ئەو جەنگە بوەستێنرێت لەو شوێنە. زۆر سپاس دەکەم بەڕێز سولەیمان بەشارات شارەزای کاروباری فەلەستین و ئیسرائیل ڕاستەوخۆ لە ڕامەڵڵا لەگەڵم بووی دەست خۆش.